کردو داوای کردو نەوە تەسلیم کەی کردوتە داوای کردو داهات تەسلیم کەی داهاتە تەسلیم کردووە داوای کردو پەرلەمان دابخەی دادخستووە داوای هەرچی نازانانی بەزەوەی ما بە حکوومەتی عێراقی بڵێ دابنیشن و ئیترەوە هیچ شتێک ناکەن یعنی ئەمە جۆرێکی تر بوو لە ئەنفال بەڕاستی بەچە حکوومەتی عێراقی خۆی دامی ئەو کەرتە بکات بەڵام هەرێمی کوردستان دامی ناکات لە ڕاستیا زانیاریەکەم نییە لە ڕووی نرخەوە دامی بکاتیان بۆیە مەرجنیە هەموو ئەو تەنکەرانی کە باس کراوە لە ڕابردوو فۆکەسێکی زۆری ئەعلامی لەسەر بۆ زۆربەی نایاسایی بووبێ هەموو وڵاتێکشکە لە ڕووی ئابووری و پێشەکەوێت دوو کار لەسەر شانەتی یەکەمیان کەمکردنەوەی گەندەڵی دووهەم زیادکردنی شەفافێتە نووساندن هەیە بابەتەکە ئەوەیە کە شەڕ زۆر خراپە بەڵام بە تەسەوری ئێمە تەسلیم بوون لە شەڕ خراپترە لە 74 بۆچی تووشی نەکسە بوویت کوردی عنی هەموو نەکسەکانی کە هەی بۆچی تووشی نەکسە بوو لەبەرەوەی کە ئابووری نەبوو یعنی بەڕاستی ئێستا سیاسەتکردن لە هەموو جیهان وایە هێز و ئابووری یعنی سوشیال میدیا و هەندێک لە بەرپرسە کوردەکانی خۆشمان کە لە ناوەندی بەغدادن باس لەوەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان نەشۆتە ژێرباری ڕێکەوتنەکان بەڕادەستکردنی بەڕادەستکردنی ئەو داهاتەی کە بڕیار بۆ باس بێت هەندێک دەسەڵاتداری سیاسی لە ناو عێراقا ئەیانویست کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی و چیانەکەی و پەرلەمانەکەی و حکوومەتەکەی و هیچ شتێکی نەمێنێ وەکو ساڵانی پێشنەوە دوێک بێن حکمی هەرێمی کوردستان و سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە و گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین بکەن بینەرانی خۆشەویستم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن خۆشەویستان ئاگادارن کە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق گەشتونەتە ڕێککەوتنێک بۆ دەست پێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆریەکانی سۆمەوە بۆ بەندەری جەیهان لەگەڵ بەڕێز کاک سەردەژ محەممەد مامۆستا و پسپۆڕی ژمێریاری گفتوگۆکەین لەسەر لایەنە باشی و خراپیەکانی ئەم ڕێکەوتنە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە ئایا گرنتی چییە کە جارێکی دیکە حکوومەتی عێراقی دەست نەخاتەوە گەردنی دانیشتوانی هەرێمی کوردستان گەرنتیەکە یاخود ئەم ڕێککەوتنە بۆ چەند مانگێکە یاخود درێژخایەنە لایەنە ئیجابیەکانی چییە ئەم دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت بزانین چی ئیجابیاتێکی هەیە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ فەرمانبەران بۆ لایەنی ئابووری بۆ لایەنی بوژانەوەی هەرێمی کوردستان کاک سەردەشت بەخێراتی زۆر سپاس بۆ جەنابەت میدیا خۆشەویستەکەتان زۆر سپاس کاک سەردەشت ئەگەر سەرەتا تێگەشتنی خۆت بۆ ڕێکەوتنەکە چۆنە لە ڕووی بابەتی ئەوە لە ڕاستیە ئەم بابەتی کە ئێستا ڕێکەوتنی لەسەر کراوە باگراوندێکی دوور و درێژی هەیە ئەگەر بڵێن 3 مانگ نییە ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراقی وەکو کورد بەڵکو لە 2014ەوە کێشەی قەیران و کێشەی بڕینی بودجە و کێشەی قوتی خەڵک لەلایەن دەسەڵاتدارانی عێراقی کە بە جۆرێک بووە کە حکوومەتی هەرێمی کوردستانی هەندێک جار تووشی قەیرانی ئێجگار گەورە کردووە و ئەم قەیرانە گەورانە تەنها تەسەورەکەم حکوومەتی هەرێمی کوردستان توانی بێتی ئیدارەی قەیران با نەگەوەی کە قەیرانەکە تێپەڕێنین لەبەرەوەی کە ئێمەش لە 2014 و لەگەڵ دروستبوونی شەڕی داعش لەگەڵ ئەو ئاوارە زۆرەی کە ڕووی کردە هەرێمی کوردستان کە زیاتر لە 2 ملیۆن کەس بوون لە هەمان کاتدا بڕینی بەشە بودجە لەلایەن حکوومەتی عێراقی و ئەمە کارەسات بوو بەڕاستی بۆ هەرێمی کوردستان دواتریش هەندێک ڕێکەوتن کراوە لە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان ئەگەر بڵێن بەدایان ڕێکەوتن کراوە ئەگەر بڵێن مانگ هەبووە لەسەر یەک هەموو مانگێک بۆ موچەیەک ڕێکەوتن کراوە بەداخەوانێک کە دەسەڵاتدارانی عێراق ئەگەر بڵێن لە ناویانە هەندێک دەسەڵاتدار وە هەندێک لەوانە ئیتاری تەنسیقیوانەی کە باڵادەستن لە ناو عێراق کاریان بە ڕێکەوتنەکان نەکردووە و ئەتوانین بڵێن لەسەر وەرەقە ئیمزایان کردووە بەڵام دواتر لە ڕووی مۆراڵی لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی یاسایی بۆ ڕێکەوتنەکان نەچوونەتە ژێر باری جێبەجێکردن و لە هەمان کاتا گرفتیان دروست کردووە ئەنجا دروستکردنی گرفتەکان بۆچی لەگەڵ کوردوایە بە پێی مادەی چواردەی دەستوری عێراق باسیەوە کرێت کە گەلی عێراق هەموو جیاواز نین و هەمویان یەکسانن ئەگەر ئێمە لە ناو دەستوری عێراق و لە چوارچێوێکی عێراقی فیدراڵە ئەژین وەکو کورد
بۆچی وەکو عەرەبێک یەکسان نەبین بۆ بە میلەتی ژێردەست سەیرمان بکەن بۆ میلەتە سەیرمان بکەن کە ئێمە ئەبێ بودجە و قوت و معاشمان نەدرێتێ بەڕاستی بۆ دیوەکەی تریشی باس ناکەی بەڕێز کاک سەردەشکە سوۆسیال میدیا و هەندێک لەبەر پرسە کوردەکانی خۆشمان کە لە ناوەندی بەغدادن باس لەوەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان نەشۆتە ژێرباری ڕێکەوتنەکان بەڕادەستکردنی نەوت بەڕادەستکردنی ئەو داهاتەی کە بڕیار بۆ باس بکرێت خۆی ئەبێ بەر لەوە باسیەوە بکەین کە دۆخێکی خراپ بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست بوو وە دۆخەکە دروست کراوە بوو لەلایەن هەندێک دەسەڵاتداری عێراقیەوە بە خۆشحاڵیەوە دوو ئاماژەی زۆر گرنگی تیا بوو کە خەڵکی هەرێمی کوردستان ئامانجی ئەوان چی بوو ئەیانویست خەڵک خۆپیشاندان بکە و حکومەتی هەرێم بڕوخێنە لە ڕاستیان خوێندنەوەی هەبوو بەڵام خەڵک زۆر هۆشیار بوو لەگەڵ ئەو بارە خراپە ئیقتصادی و هەندێک دەسەڵاتداری سیاسی لە ناو عێراقا ئەیانویست کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی و چیانەکەی و پەرلەمانەکەی و حکوومەتەکەی و هیچ شتێکی نەمێنێ وەکو ساڵانی پێشنەوە تو یەک بێن حکمی هەرێمی کوردستان و سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە و گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین بکەن هاوشێوەی کەرکووکی لێ بکەن هاوشێوەی 16 ئۆکتۆبەر لێرە دروست ببێ بەڵام بە خۆشحاڵیەوە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەمە هۆشیارتر بوو هەستەکەم بەو پێوەرە ئیش بکەن کە خراپترین دەسەڵاتداری کوردی لە دەسەڵاتی تورک و عەرەب و فارس باشتر بێ ئێستا لای ئێمە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی یعنی تراژیدیا و باگراوندێکی خراپمان بینێ و لەسەر دەستی عەرەب و هاوشێوەکانیان بەڕاستی بۆیە ئەمە دیوێکی باش بوو یعنی ئێمە خەڵکی خۆمان لێرە خەڵکێکی هۆشیار بوون لەمڕۆ تەحملی هەندێک بابەتیان کرد هەرچەند قورس بوو بە جددی تۆ مناڵەکەت پێداویستی هەبێ خێزانت هەبێ نەتوانێ بۆی دابنکە بەڵام پشتیوان بەخوا لە دوای هەموو ناخۆشیێک خۆشیەت بابەتێکی تر ئەوە بوو کە ئیرادەیەکە بوو لەسەر و پرسیاری کە جەنابەت کردت حکومەتی هەرێمی کوردستان ئایا پابەند نەبوو بێ لێرە بابەتی دانوستاندن هەیە بابەتەکە ئەوەیە کە شەڕ زۆر زۆر خراپە بەڵام بە تەسەوری ئێمە تەسلیم بوون لە شەڕ خراپترە کەواتە تۆ ئەگەر تەسلیمی ئەمری واقعی هەندێک لایەنی شۆڤینی ببوویتە دڵنیا بە هەرێمی کوردستان خۆی ئۆتۆماتیکی نە ئەمە تەسلیم بوون نە ئەمەی ئێستا تەسلیم بوون نییە بەڵکو دانوستان و ڕێکەوتنە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی خاچی هەرێمی کوردستانەوە ئەنجاکە منەڵم لە ڕێگەی خاچی هەرێمی کوردستانەوە ئەمە مەبەستی تیا بە بۆری خۆتا ئەچێتە بەندەری تورکیا سکیوریتی خۆت دابینی ئەەکەی کۆمپانیاکان خۆت دابینیەکەی لەوێ ئەدرێتە سۆمە بۆیە جیاوازە تۆ نەوت بێ بە بەغا خۆیان تەسەڕوفی پێ بکەن ئەمە زانیاریە جەناب دەفەرمووی یا تەحلیلی نەخێر هەر دوێنێ وەزیری نەوتی عێراقی باسی ئەوەی کرد کە ئێمە لە سەر سنووری تورکیا نەوت وەرئەگرین لە هەرێمی کوردستان کەواتە هەر بە خوێندنەوەی من و جەنابی شتوایە ئەو خاکەی کە پێیا تێپەڕێ هەر خاچی هەرێمی کوردستانە وە سکیوریتی و هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە دابین بکرێ هەر کورد ئەبێ دابینی بکە کێشێکی زۆر گەورە هەیە لە بابەتی نەوتە کە ئەو وڵاتانەی تەرکیزیان لەسەر فرۆشتنی نەوتە یعنی ئابوووریەکان هەمە چەشن نییە اقتصادەکان لە جۆری اقتصادی کرێخۆرە یاخود اقتصادی ڕێعیە و بە تایبەت ئەو وڵاتانەی کە خۆیان دەستیان نییە لە سکیوریتی و لە فرۆشتن و لە دەرهێنان و لە هەندێک بابەتە لەبەروی تۆ ئەو کاتە کرێکارەکەش دەبێتە کرێکاری بیانی هینی ناو وڵاتەکەی خۆت نییە ناو هەرێمەکەی خۆت نییە بۆیە ئەڵێن جۆری خراپ ئەوەیە کە تۆ هەمووی تەسلیم بکەی جۆرێکی باش ئەوەیە کە خۆت ئابوووریەکی سربەخۆتە بێ من ئێستاش لەگەڵ ئابووری سربەخۆم جۆری باش ئەوەیە کە خۆت ئابووری سربەخۆتە بێ ینی بە درێژای مێژوو کورد کە کێشەی هەبووە ئابووری سربەخۆی نەبووە وەڵامەکەت دوایی تەواو بکە کاک سەردەشت ئێمە سوودمان لە ئابووری سربەخۆ وەرگرت کە نزیکی 10 ساڵ ئێمە بانگەشەی ئابووری سربەخۆمان کرد ئەزانی گرفتەکە لەوەیە کە ئێمە دەوڵەت نین بۆ خۆمان هەرێمێکین لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵە و یاسای نەوت و غاز لە عێراق خۆتەزانی تاکو ئێستا بە چه ئاقارێک ڕۆشتووە ئێمە ئەگەر خۆمان دەوڵەت بین ئابووری سەر بە خۆمان هەبێ ئەمە جیاوازە بەڵام ئەگەر وەکو هەرێمی کوردستان وەکو کورد خۆمان چەند ساڵێک نەوتمان فرۆشت بێت بە سەربەخۆ توانیومانە لەم دوو سێ مانگی پێشوو باشتر بین کە ئەبوو دەستی عەرەب ماچ بکرێ هەتاکو موچەیەک بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابی نەکرێ بەداخەوانە ینی ئابووری سەربەخۆ خوێندنەوەی زۆر خراپی بۆ کراوە بەڵام هەر تاچێک بێنە بەرچاوی خۆت لە ڕووی ئابووریەوە میکانیزم خراپ نییە تۆ لە 74 بۆچی تووشی نەکسە بوویت
کورد یعنی هەموو نەکسەکانی کە هەی بۆچی تووشی نەکسە بوو لەبەرێکە ئابووری نەبوو، یعنی بەڕاستی ئێستا سیاسەتکردن لە هەموو جیهان وایە هێز و ئابووری، یعنی تۆ ئەگەر ئابووریت نەبێ و گیرفانت لەژێر دەستی باوکت بێ، باوکت ڕۆژانە موچەت باتێ و پارت باتێ و هاوکاری گیرفانی تۆ بکات، جیاوازە لەوەی تۆ خۆت ئابووری سەر بەخۆت. پرسیارەکەەوە بوو بەڕێز کاک سەردەشت، ئێمە وەکو ئەوەی کە ئەوترێت ئابووری سەربەخۆ بۆ بەرژەوەندی خەڵک نەبوو، بۆ بەرژەوەندی ئەو دوو حیزبە بوو کە سەرپەرشتی کەیسەکەیانە کرد. ئەمە وایە؟ بەڵام گۆڕانکارەکان لە هەرێمی کوردستان ئەوە ناڵێن، یعنی ئەگەر دیقەت بێ کار لە ژێرخانی ئابووری کراوە، کار لە شەقام کراوە، کار لە پرۆژەی ئابی کراوە، کارەبای 24 سعات دابین کراوە، کارتی گەشت و گوزار خەریکە بژانەوەیەک بەخۆی ئەو بینە کوشت و کاڵ، خەریکە بژانەوەیەک بەخۆی ئەبینە کارتی بانقی خەریکە ئەچێتە سەر پێی خۆی لە هەرێمی کوردستان. عنی هەندێک ئاماژە هەیە تۆ مەسەلەن ئیقتصادی وڵاتێک بەچی ئەپێویت، ئیقتصادی عێراق بەچی ئەپێویت، بۆ نمونە یعنی هەلی کار بەشێکە لەوەی پێوانەکردنی ئیقتصادی وڵاتە، مردنی مناڵی خواردەمەند 1 ساڵ، خواردەمەند 5 ساڵ، مەسەلەن کەرتی تەندروستی، کەرتی پەروەردە. ئێمە ئەتوانین بڵین لەگەڵ هەموو ئەو قەیرانەی کە تیا بووین لە هەرێمی کوردستان توانراوە ئیدارەی قەیران بدرێ، یعنی ناڵێن کەم و کوڕی نەبووە، کەم و کوڕی هەبووە، گەندەڵی هەبووە، خەلەل هەبووە، ڕۆتینی زۆر هەبووە. بۆیە مەسەلەن حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەگەر بڵێم پارتی یاخود ئەحزابی تریش پرۆژە یاسایان هەبووە، پەنا براوەتە بەر ئەوەی کە یاسای چاکسازی دروست بکەین. یاسای چاکسازی بەوە بوو کە و گەندەڵی و کەم و کوڕیانە چاک بکەین. هەموو وڵاتێکشکە لە ڕووی ئابووری و پێشەکەوێت دوو کار لەسەر شانەتی، یەکەمیان کەمکردنەوەی گەندەڵی، دووهەم زیادکردنی شەفافیەتە. بۆیە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن هەنگاونراوە ئابووری سەربەخۆ موچەی خەڵکی پێدابین کراوە، ئەگەر موچەی لە 100%شی پێدابین نەکرابێ هەرتوانراوە هەموو مانگی موچەیەک بڕێ موچە بدرێ بە خەڵک. بۆیە ئێمە زۆر تەرکیز کرایە سەرەوەی کە هەندێک خەڵک لێرە و لەوێ لایانی سیاسی کە ئێمە ئابوووریەکەمان نەوتەکەمان داهاتەکەمان تەسلیمی بەغا بکەین، بەغا هەموو مانگێ بە مسۆگەری معاشمانایەتێ، بەغا تەمیلی پرۆژەکانمانەکە بەغا، بەڵام بەداخەوانە بوو، یعنی هەندێک لایەن هەندێک خەڵک ببوونە یعنی نوێنەری حکوومەتی عێراقی، بەس ئێستا کە چەند مانگە حکوومەتی عێراقی دینارێک معاش نایە هەمویان بێدەنگ بوون. ئێستا ئەم ڕێکەوتنی کە هەیە بەڕێز کاک سەردەشت، ئەم ڕێکەوتنی کە هەیە من جارێکی ترە و پرسیارەکەمەوە، ئەمە ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستانە، داهاتی هەرێمی کوردستانە، یاخود جۆرێک لە ڕێکەوتن و ینی باشکردنی ژیانی خەڵکی؟ وڵی خۆی ئامان چ کاتێکە تۆ جارێ تەوقیت زۆر گرنگە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابوووریەوەوانە، لە چه تەوقیتێکا ڕێکەوتنەکەت کردووە؟ ئەم تەوقیتە مەبەست لێی ئەوەیە کە ئێمە بەرەو هەڵبژاردن نەچینم ڕێکەوتنە پەلەکرا شەرت نییە، لەم تەوقیتەیە بژێوی خەڵک خراپە، لەم تەوقیتەیە زەختێکی زۆری مەسەلەن نێودەوڵەتی هەیە لەسەر مەنتیقەکە، گۆڕانکاریی ئێجگار خێرا هەیە لە مەنتیقەکە، لەوە ئەچێ ئێمە جارێ ناو معادلە سیاسیەکانیش غایب بین. بۆیە کورد لە ئێستا ڕێکەوتنێکی ئابووری پێویستە بکە بۆی بژێوی خەڵکو و ئیدامە بە پرۆژەکانی بە ڕانەوەستێ، چونکە بەڕاستی ئەگەر بەرچاوڕوونین لەوەی کە یعنی ئاوەدانیکی باش هەیە لە کوردستان، ئێستا ئەگەر دیقەتی هەرێمی کوردستان بی لەگەڵ 10 ساڵ لەمەوە پێش، لەگەڵ 15 ساڵ لەمەوە پێش، بەڕاستی عنی ئەگەر واقعیانە خوێندنەوەی بۆ بکەی گۆڕانکاری ڕوویاوە، ناڵێن گۆڕانکاری لە 100% یا لە 100%، بەڵام گۆڕانکاری ڕوویاوە لە خوارەوەی عێراق. خەڵکی عەرەب و خەڵکی دانیشتوانی پارێزگاکانی تری عێراق بە بەردەوامی هەموو کاتی خۆشی و کاتی گەشتەکان یەن بۆ هەرێمی کوردستان بۆ پشۆکانیان، بەڵێ جاران بەدیلیان وڵاتانی تر بوو، بەڵام ئەگەر لێرە گۆڕانکاری ڕووینایە، گۆڕانکاری باش نەبێت، ئەوان نایەنە ئێرە بۆ حەوانەوەی خوان. یعنی نەک هەر عەرەب ئەتوانین بڵێن خەڵکی تریش لە دەوڵەتانی ئیقلیمیش سەردانی هەرێمی کوردستان باشە. کاک سەردەشت، ئەم ڕێکەوتنە جارێکی تیکای دڵێمەوە ڕێکەوتنێکی کاتیە بۆم چەند مانگە یاخود تا ئەو کاتەیە یاسای نەوتوغاز لە عێراق دەرەچێت یاخود درێژخایەنە؟ وەڵاهی بە ئومێدی نەمە هەنگاوێک بێ بۆ دەرچوونی یاسای نەوتوغاز، دواتر کە یاسای نەوتوغاز دەرچوو ئەو کاتە ئێمە ئەزانین وەکو هەرێمی کوردستان لە کوای معادلەکانی جیۆکۆنۆمیکین لە جیهانە، چکە بەڕاستی لێت نەشارمەوە بابەتی نەوت تەنها نەوت نییە، هەرێمی کوردستان
دەوڵەمەندە بە گازی سروشتیش و ئەو گازە سروشتیش لەوە ئەچێ ڕێژەکەی بەرهەمهێنانی لە ئیکتیفای ذاتی بۆ دانیشتوان زیادی کردبێ کارەبای پێ بەرهەم بهێنرێ و لە داهاتووە گەر زیاتر بکە پێویستی بە هەناردەکردن هەیە گازی سروشتیش و بە فرۆشتن هەیە یعنی وێزگەکانی حکوومەتی عێراقی لەوە چه پێویستیان بە ئێمە هەبێ لەبەرەوەی کە ئێستا گازی سروشتی لە ئێران ئەکڕن وێزگەکانی عێراق وێزگە کارەباکان بۆیە لەوە ئەچێمە لە داهاتوو ئابوووریەکی باشمان هەبێ بەڵام ئەگەر بەڕاستی لێمان بگەڕێن باش لەم ماوەی ڕابردوو چەند کۆمنتی هەبوو لە دنیادا یەکێک لەوانە بابەتی ئەوەی کە تورکیا نابێت غازی ئۆکراین بکڕێت و ڕۆسیا بکڕێت یەکێکی دیکە ئەوەیە فشار خستنە سەر وڵاتان کە یاخود حەسار خستنە سەر ئێران کە نەوتەکەی نەفرۆشرێت ئەم دوانە وای نەکرد کە ئەم ڕێکەوتنی هەرێمی کوردستان و عێراق زۆرێک ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکەن بۆ ئەوەی نەوت و غازی هەرێمی کوردستان یاخود عێراقی بتوانێت جێگرەوە بێ بۆ نەوت و غازی ڕوسیا و ئێران لەو دەرفەتەی کە ئێستا هەیە مەسەلاً لە هەمان کاتشا کۆنتراکتی 2026 ئێران تورکیا کۆتاییە بۆ فرۆشتنی نەوت و غاز هەندێک کۆنتراکتێ لە 2026 کۆتاییانێت بۆیە ئەوەی کە ئێستا لەم تەوقیتە بۆ ئێمە گرنگە کە حکوومەتی عێراقی لە ڕێگەی دادگایەکی فەڕەنسیەوە دادگایەک لە فەڕەنسا شکاتی لەسەر هەرێمی کوردستان هەبوو ئەوە تێبپەڕێنین ئێمە ئەو قۆناغت تێپەڕێنین کە دەرنەهێنانی نەوت بەڕاستی بۆ خۆی کە تۆ حەقلی نەوتی دەبێت کۆمپانیا بیانی تێنابێ دەرنەهێنانی ئەبێتە هۆی ماڵوێرانێکی گەورە بۆ بیرەنەوتەکان و بۆ کەمکردنی ئەو سەرچاو سامانە سروشتی هەتە لە ژێرزەوی ئەگەر بڵێن بەردەوامەکەی ئێستا ئەگەر نەوت دەربهێنرێ بۆ جۆرەی هەیە ئەو ڕێکەوتنە ئیجابیاتی زیاترە بەڕاستی بەڵام ئەگەر ڕێکەوتنەکە بۆ ئەم مودەیە بێوە بۆ بودجەی ساڵی 2026 کە وعد وایە سۆدانی لەگەڵ جەنابی کاک مەسرور قسەی کردووە سەرۆکوەزیرانی هەرێم و سەرۆکوەزیرانی عێراق ئەم ڕێکەوتنە ڕنگدانەوەی هەبێت لە بودجەی 2026 ئەو کاتە ئێمە ئەتوانین بە جۆرێکتر هەنگاو بنین و باسی ئەوەش کراوە کە مەنتیقەکە ڕێڕەوێکی تر بەخۆیواگرێ ڕێڕەوێکی ئابووری دیکە بەخۆیواگرێ عێراق ئەمەش ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان لە ڕێڕەوەکە ئەبێ و ئەتوانین لە ڕێگەی بابەتی ترە و لە ڕووی ئابووری و سوود وەربگرین لە کۆمپانیەکان چۆن قەناعەتیان پێکراوە بە ڕێزکاک کۆمپانیاکان پارێکی ئێجگار زۆریان سەرف کردووە لە حەفرکردن و لێدانی بیرەنەوتەکان و دەرهێنانی نەوتەکان و گواستنەوەیان ئەم کۆمپانیانە ڕۆژانە بەپێی ئەو بڕەنەوتەی کە دەرێهێنن بڕێک دۆلاری دیاریکرا و ئەدرێ بە کۆمپانیاکان یاخود لە بری ئەو پارەی کە دیاری کراوە 16 دۆلارە نەوتیان ئەدرێتێ بە کۆمپانیاکان خۆیان نەوتەکە ساغەکەنەوە لەناو خۆی هەرێمی کوردستان یا لەناو خۆی عێراق و هەرێمی کوردستان یا لە دەرەوە مەرجنیە لەوە چه کۆمپانیاکەی تر نەوتی خۆیەتی بیگوێزێتەوە لە بەندەری جەیهانەوە بیفرۆشە بەڵێ چکە پێشتریش ئەم بڕەنەوتە دیاری کرابوو بۆ کۆمپانیاکان لەبەرەوەی کە ئەم کۆمپانیانە یعنی ئیداری قەیران زۆر گرنگە بەڕاستی لێرە پارێکی ئێجگار زۆریان سەرف کردو و حەقلەکان جێنەهێڵن و شکاتمان لێ نەکەن نەکەوینە ژێر غرامێکی زۆری قانونیم کۆمپانیانەوە ئەو بڕەنەوتەی کە ڕۆژانە خەڵک ئەیوت بە تەنکەرە فرۆشرە مەجموعەیەک لەو نەوتانە بۆ کۆمپانیاکان بۆ حەقی کارکردن و ئیشکردنیان لە بیرەنەوتەکانە باشە ئیدی تەنکەرەکان نابینین لە ڕێگەی باشماخ و پەروێزخان و حاجی ئۆمەرانەوە نەوت بگوازنەوە بۆ سنوورەکان ئەزانی خوێندنەوەکی غەڵەت هەیە بۆ تەنکەرەکان ئەو تەنکەرانە مەرجنیە نایاسایی بن مەرجەکە ئەوەی جارێ لی تێبگەین بۆچی ئەم تەنکەرانە ئەڕوا و بە بۆریان ئاڕوە من ئەرزی جەنابتم کرد کاتێک کۆمپانیایەک لێرە ئیشەکە لە بری پارەکەی نەوت وەرئەگرێ ئارەزوی خۆیتی بە تەنکەری گوێزێتەوە یاخود بە بۆریا ئیگوێزێتەوە کۆمپانیای ترمان هەیە ئەبنەوە هۆی دابینکردنی سوتەمەنی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کە ڕۆژانە چەند هەزار بەرمیلە گۆرەگرن بۆ ئەوەی کە لەو 50,000 بەرمیلە کە دابەشەکرێت و دوای بەسەر کۆمپانیاکانە بۆیە احتیمال ئەم کۆمپانیانە لە ڕێگەی تەنکەرەوانێ نەوتی خۆیان بجۆزنەوە بۆ وێزگەکانی پاڵاوتنی سوتەمەنەکان بۆیە ئەعنیمە گرنتی نییە بەڵام مەرج ئەوەیە ئەوان ئەو تەنکەرانەی کە هەن تەنکەری نایاسایی نەبن ینی شتێک بێ بابەتێک بێ بە یاسایی بکرێ
و دوای ئەوە تۆ هەندێک وێزگەت هەیە پێویستی بەنەوت هەیە هەندێک وێزگی کارەبای دێ پێویستی بە گازی سروشتی هەیە ئەخۆمە بەچی دابی نەکرێت هەر بە تەنکەر لە ناو شارەکانە ئاڵ و گۆڕ و گواستنەوان پێکرێت بۆیە مەرجنیە هەموو ئەو تەنکەرانی کە باس کراوە لە ڕابردوو فۆکەسێکی زۆری ئەعلامی لەسەر بۆ زۆربەی نایاسایی بوو بێ ئەو 50,000 بەرمیل نەوتەی کە دێتە هەرێمی کوردستان بۆ چییە؟ بۆ ناوخۆی هەرێمی کوردستانە ئێمە ڕۆژانە پێویستمان بە بانزینەیە بە گازی بە نەوتی سپی هەیە پێویستمان بە گاز هەیە بۆ ئۆتۆمبیلەکان یعنی مەبەستم لەوەیە کە گازوایل زۆر بابەتی تر چکە نەوت بەڕاستی 600 مادەی لێ دروست ئەکرێ ینی هەر ئەوە نییە کە تۆ بەپێی جۆری نەوتەکە حتمما بەپێی ئەو ڕێژەی گۆگرد و شتێکە لە نەوتا هەیە ئەنواع جۆر مادەی لێ دەرێنرێت لە کاتی پاڵاوتنیا بۆیە لەوە ئەچێ مەسەلەن ڕۆنی سیاری لێ دروست دەکرێت شەریکاتمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان ئەتوانرێت سوودی لێ بینرێ بۆ زۆر شت ئەمە زیاتر ئەم 50,000 بەرمیلەکە لە ڕێکەوتنەکە ئاماژەی پێکراوە بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان بۆ ناوخۆی خۆی بەکاری بهێنێتەوە باشە کاک سەردەشت ئەو جیاوازیە زۆرە چییە لە حکوومەتی عراقی سەیری نەوت و غاز زۆر هەرزانترە بەراورد بە هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەشی کە لە حکوومەتی عێراقی هەیە دیارە ئێمە قەیرانێکی ئێجگار گەورە بەرەوکی گرتوین لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی داهاتێکی زۆری هەیە لە بەندەری بەسرەوە هەتاکو و سنووری کەرکووک ئەتوانین بڵێن نەوتێکی باشە فرۆشە ساڵانە سەردانیکەرانی زیارەتی نەجەف و کەربەلا هەیە ئەتوانین بڵێن کشتتوکاڵێکی باشە لە عێراق بۆیە حکوومەتی عێراقی لەوە چە خۆی دەعمی کەرتی سوتەمەنی بکات لە ناو عێراق بەو شێوازە بەڵێ بەو شێوازەی کە لە ساڵانی ڕابردووش هەی بووە لە سیستەمە سۆشیالیزمەکەی کە هەی بوو لە سەردەمی پێشووتر هەڵبەت لەوە چە حکوومەتی عێراقی خۆی دەعمی ئەو کەرتە بکات بەڵام هەرێمی کوردستان دامی ناکات لە ڕاستیا زانیاریەکەم نییە لە ڕووی نرخەوە دەعمی بکات یاننا بەڵام ئەو نرخی کە ئێستا لە هەرێمی کوردستان لترێک بانزینی نۆرمال بە 900 دینار بێ یاخود بە 750 دینار بێ لترێک بانزینی محەسەن بە 1100 دینار بێ ئەتوانم بڵێم لە زۆربەی وڵاتانی ئیقلیم نرخەکە هەرزانترە بە تایبەت دەگەر بچیتە وڵاتی تورکیا بچیتە وڵاتانی تر نرخەکە بە بەراورد هەرزانترە و ئەوەشمان بیر نەچێت لە ناو هەرێمی کوردستان یعنی بازاری ڕەشیش هەیە بۆم ئیشانە تەنها هەموو ئەو سوتەمەنی کە لێرە هەیە لەو 50,000 بەرمیلە کافی نییە بۆ هەرێمی کوردستان زۆربەی بانزین لە هەندێک وڵاتی ترەوە ئەهێنرێتە هەرێمی کوردستان زۆربەی سوتەمەنەکان لە وڵاتانی ترەوە ئەکردرێ گەر دیقەتدا بێ بانزینی ئەنزەلی و بازینی وڵاتێک تر و ئانی ئەنواع جۆری سوتەمەنی ئێستا لە بەروی بازارەکە بازاری ئازادە ئەنواع جۆری سوتەمەنی هەیە لە هەرێمی کوردستان جەنابتان پیاوێکی ئەکادیمی و پیاوێکی ژمێریارن ڕازیت لەو نرخانە یاخود لەو بەراوردکاری کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە وەکو هاوڵاتیەک خۆی لە ڕاستیان نرخ هەرچەند کەم بێ بۆ گیرفانی خەڵک باشترە بەڕاستی چونکە هەڵاوسانی نرخ خراپە لە ڕووی اقتصادیەوە بەڵام ئەو نرخی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە بەراورد بە وڵاتانی چواردەورمان گران نییە بەڵام حکوومەتی عێراقی پارێکی ئەجگار زۆری لەبەردەستە ئێمە لە قەیرانین ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پارێکی باشی لەبەردەست وایە و لە قەیرانە نەبووینە خۆ لە ساڵانی 2023 بۆ 2013 ئێمە فترێکی زێڕینی ئابووریمان هەبوو لە هەرێمی کوردستان ئەین نرخی بانزین زۆر گران نەبووە لەو کاتەیە معاش زۆر باش بووە بەزەوە بۆ کە ئێمە حکوومەتی عێراقی گرفتی ئابووری و دارایی بۆ دروست نەکرد وەڵامەکە بەم شێوەیە لێ ناکەی کاک سەردەشت بڵێ حکوومەتی عێراقی دامی سوتەمەنیەکە بەڵام هەرێمی کوردستان دامی ناکات مەرجنیە یعنی زۆربەی ئەو سوتەمەنی کە باسم کرد ئەوەی کە هەیە تۆ لە هەرێمی کوردستان ئیکتیفای ذاتی پێیەکە یاخود پێویستت بەهیترە ڕێژەی سیارە ئێجگار زۆر بۆ ڕێژەی حکوومەتی عێراقی لە کۆی 15 پارێزگا بۆچی لەوێ ئیکتیفاکە بۆچی لێرە ئیکتیفا ناکا بەڕێز کاک سەردەشت حکوومەتی عێراقی بودجێ بەکارخستنی هەیە حکوومەتی عێراقی بودجێی سیادی هەیە بودجێ حاکمەی هەیە لەمانە قەرز ئەکا قەرزی نێودەوڵەتیەکە بانقی مرکزی لە بەردەستی خۆیاتی ڕۆژانە 3 ملیۆن و 250,000 بەرمیل نەوت بۆ خۆی فرۆشێت داهاتی بەندەری بەسڕی هەیە داهاتی هەموو پارێزگاکانی حکوومەتی عێراقیە گەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەتی عێراقی بەپێی ئەوەی کە نادزرێ ئەوەی کە ئاگەڕێتەوە سەردانیکەرانی
ئەوەی کە باسم کرد نەجەف و کەربەلا و زیارەتکاران هەیە بۆ ئەوێ یعنی داهاتێکی ئێجگار زۆر هەیە لە عێراق و ژێرخانی ئابووریان ئەگەر بڵێن ژێرخانێکی باشە چکە دەوڵەتن بەڕاستی ئەوان و لەو پارەی کە لە بەردەستیشانە چەند محافەزەیەکی هەرێمی کوردستانیشان لێبێ بەش کردووە بۆیە بەس بۆ خۆیان ئەیخۆن و بۆ خۆیان بانزینی پێهەرزانەکەن بۆ خۆیان ئەتوان هەموو شتێک بکەن یان ئەم ڕێککەوتن لە ڕووی سیاسیەوە چی هەنگاوی بەڵام ئەوە نەبێت کە ئێستا ئەچیتە کەرکووک یاخود بەرەو خوار ئەزمەی بانزین نەبێت لە هەندێک شوێن هەندێک بەر وێزگەی بانزینخانە ئەبینی بە 2000 سیارەی لێوەستاوە بەڕاستی یعنی ئێمە ئەو دیوە ناشرینەی هێشتا جنوب یان بەڕاستی زۆر پێویستە میدیاکان ئیش لەسەر و بابەتە بکەن حەقە بەراوردکاری ژیان هەبێ بەڕاستی لە بینی ئێرە و لە بینی یعنی خوارەوەی عێراق مەسەلەن ئەو هەموو میدیایمان هەیە لێرە کە راپۆرتێک لەسەر بابەتێکە هەمان راپۆرتبان یعنی پامنێرێکشی هەبێت لە بەغداد لەسەر هەمان شت پرسیار هەبێت لە بەسرە پرسیار هەبێت لە ئەنبار یان لە هەندێک شوێنی عێراق بۆی بزانین بەراوردکاری چی هەیە یعنی ئەوەی کە هەیە لێرە لەگەڵەوەی ئەوێ کوێ باشترە لە ڕووی سیاسیەوە ئەم ڕێککەوتنە چەندێک گرنگی هەیە خۆی بەڕاستی گرفتی ئێمە لەگەڵ گرفتی کورد لەگەڵ عێراق گرفتەکە هەمووی گرفتی سیاسیە یعنی لە ڕابردووش ئێمە کێشەکانمان کێشەی سیاسی بوون ڕنگدانەوەی لەسەر دەستور و یاساکانی عێراقی هەبووە پێشێڵکردنی دەستور لەلایەن سیاسەکانی عێراقەوە بوو کە نیان هێشتووە هەندێک ڕێکەوتن بکرێ لە ڕۆی سیاسیەوە هیوادارین گرفتی بۆ دروست نەکرێ چکە بەڕاستی هەموو بربەستەکان بربەستی سیاسی باش ئیدی گرفتی موچەمان نامێنێ بەڕای تۆ تا سەری ساڵ ئەگەر نیەت پاچی هەبێت لەلایەن حکومەتی عێراقی و گرفتی موچە چارەسەر ئەبێت بەڵام لە 2026 ئەگەر کۆنتراکتەکە عەقدەکەمان بەردەوام بێ و بە شێوەیەکی باش ئیشی لەسەر بکرێت دڵنیام لە 2026 ئەو کاتە گرفتێک نامێنێ بە ناوی گرفتی موچە بەس ئەگەر کێشە دروست نەکرێتەوە لە ماوەی ڕابردوودا هەموو ئەوکۆڵێ هەموو تاوانەکە هەموو پەنجەکان هەموو ئاماژەکان بۆ حکوومەتی عێراقی بوو کە پێشێلکاریەکان ئەزانەی حکوومەتی عێراقی داوای چی لە تۆ کردو داوای کردو نەوە تەسلیم کەی کردوتە داوای کردو داهات تەسلیم کەی داهاتە تەسلیم کردووە داوای کردووە پەرلەمان دابخەی دادخستووە داوای هەرچی نازانم ینی بەزەوەی ما بە حکوومەتی عێراقی بڵێ دابنیشن و ئیترەوە هیچ شتێک ناکەن یعنی ئەمە جۆرێکی تر بوو لە ئەنفال بەڕاستی ئەمە جۆرێکترە لە جینۆساید بەڵام لە ڕێگەی گیرفانە و لە ڕێی اقتصادەوە ئەن جینۆسایدی اقتصادی ئەمە ئەگەر بڵێن کاتی خۆی حکوومەتی عێراقی ئێمەی لە ڕووی چەکەوانە کۆمەڵکوش کردبێ بەڵام ئەمە کۆمەڵکوژێکی ئابووریە بەڕاستی یعنی ئێستا جەنگی جیهانی جۆرێکی ترە جەنگکردن لە جیهانە یەکەم شت دەست بۆ اقتصاد دەبرێ ینی اقتصادی ئەو وڵاتە ئەڕوخێنرێ اقتصادی ئەو شوێنە ئەڕوخێنرێ دواتر هەندێک لێدانی هارد و قرس دەست پێەکە بۆیە بەڕاستی ئەگەر بڵێن ئێمە لەم جەنگی اقتصادیە ڕزگارمان ببێت لەگەڵ حکوومەتی عێراقی ئەتوانین بڵێن لە بەشێکی جەنگەکە سەرکەوتوو سوپاس دەکەم بەڕێکاک سەردەشت محەممەد وەکو ئەکادیمی مەجای ژمێریاری لەگەڵ ئێمە بووی سپاس دەکەم ئەگەر من شتێکم لەبی چوو بێت و حەسکای ئاماژەی پێ بکەین زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان بە هیوام هەمیشە بەردەوام بن لە ئیشی جوان و خزمەتکردنی کورد سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ کاک سەردەشت محەممەد مامۆستا پسپۆڕی واری ژمێریاری گفتوگۆمان کرد لەسەر ڕێکەوتنەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد هیوادارم بێزارمان نەکردوێتن تاقەتان گرت بێت لەگەڵ ئێمە گوێتان گرت بێ هەر بژین